Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راسم خوشحالم که گرامانتان لڤیدیۆیەکی نوێتە. ئەم ڤیدیۆیە بەشی چوارەمە لە زنجیرەی فێربوون لە ڕێگەی فیلمەوە. و لە ڤیدیۆ ڕۆمادا باسی Avatar The Last Airbender ئەکەین کە یەکێکە لە ئەنیمەیشنە بەناوبانگەکان و پێشتریش لە ڤیدیۆی تر باسم کردووە کە ئەمە یەکێک لەو ئەنیمەیشنانەی کە ئەتوانن بەکاری بێنن بۆ ئەوەی کە پەرە بە ئینگلیزیەکەتان بن. پێشەوەی دەست پێ بکەین دوو شە هەیە لەم ئەنیمەیشنەیە بەکارهێنرێت کە بڕوا ناکەم لە هیچ شوێنێکتر بیبینیت ئەویش airbending لەگەڵ waterbending. airbender واتە کەسێک کە کۆنتڕۆڵی هەوا بکات کە لە ئەنیمەیشنەکەیە ئەنگ ئەو کەسێک کە کۆنتڕۆڵی هەوا ئەکات و waterbender ئەو کەسەیە کە کۆنتڕۆڵی ئاوەکات و چەند جوڵەیەک هەیە کە بە ئاوەی کات ئەویش لە ئەنیمەیشنەکەیە کەتارایە. با ئێستاش ڕوونی بکەینەوە ئەم کورتە ڤیدیۆیە ئەپیسۆدی یەکەمی ئەنیمەیشنەکەیە و تێیدا ساکا لەگەڵ کەتارە ئەڕۆن بۆ ماسیگرتن و بەم شێوەیە دەست پێیەکات. It's not getting away from me this time. It's not getting away from me this time. It's not getting away from me this time. واتە ئەم جارە لە دەستم دەرناچێت. واتە ماسیەکی دیاری کردووە و ئەڵێت ئەم جارە ئەم ماسیەم لە دەست دەرناچێت و ئەیگرم. Watch and learn, Katara. This is how you catch a fish. Watch and learn, Katara. Watch and learn, Katara. واتە Katara سیر بکە و فێر بە. بەم شێوەیە ماسی ئەگرێت. لێرەیە کەتارە waterbending ئەکات. Saka, look! سەیریکە Saka. Katara, you're gonna scare it away. You're gonna scare it away. واتە لە ترسا ڕاوی ئەنێیت. I can already smell it cooking. I can already smell it cooking. واتە هەر لە ئێستا ئەتوانم بە کوڵاوی بۆنی بکەم. Saka, I caught one. Saka, دانەیەکم گرت. Hey! Why is it that every time you play with magic water, I get soaked? Why is it that every time you play with magic water, I get soaked? Why is it that every time you play with magic water, I get soaked? واتە بۆچی هەر جارێک کە تۆ یاری بە ئاوی سحراوی ئەکەیت من ئەخوسم. Magic water واتە ئاوی سحراوی کە لێرەیە ساکا گاڵتە بە کەتارە ئاکات کە ئەو بەهرەی تایە کە ئەتوانێت کۆنتڕۆڵی ئاو بکات و soaked واتە ئەخوسێت کە مەبەستەوەیە هەموو گیانی تەڕە بێت. It's not magic, it's waterbending. It's not magic واتە ئەمە سحر نییە. It's waterbending کە ئەمە جۆرێکە لە هونەر و سحر نییە بەڵکو شتێکە پێوترێت waterbending. An ancient art unique to our culture, blah, blah, blah. Yeah, an ancient art unique to our culture, blah, blah, blah. An ancient art unique to our culture, blah, blah, blah. واتە بەڵێ هونەرێکی کۆنی تایبەت بە کلتوری ئێمە و چی blah, blah, blah وشەیەکە کە لە کاتی قسەکردنا بەکارهێنرێت و بەمانای ئەوەیەت کە چی کاتێک کە تۆ ناتەوێت باسی شتێک لەوە زیاتر بکەی بۆیە ئەڵێیت blah, blah, blah واتە چی یان هەتا دوایی. Look, I'm just saying that if I had weird powers, I'd keep my weirdness to myself. Look, I'm just saying if I had weird powers, I would keep my weirdness to myself. Look, if I had weird powers, I would keep my weirdness to myself. واتە سیرکە. من تەنها ئەڵێم ئەگەر توانا و هێزی نامۆم هەبوایە ئەو نامۆیەتیم بۆ خۆم هەڵەگرت. کە لێرە مەبەستی ئەوەیە کە پیشانی کەسی ترم نایە. اینجا کەتارە تووڕە ئەبێت وەڵێت You're calling me weird? I'm not the one who makes muscles at myself every time I see my reflection in the water. You're calling me weird? You're calling me weird? واتە تۆ بەم نەڵێیت نامۆ؟ دیارە weird مانایەکی نێگەتیڤی هەیە. I'm not the one who makes muscles at myself every time I see my reflection in the water. I am not the one who makes muscles at myself every time I see my reflection in the water. واتە من ئەو کەسە نیم کە هەر کاتێک خۆم لە ئاوەکەیە ئەبینمەوە عەزەڵاتی خۆم گەورە ئەکەم. Makes muscle at myself
بەمانە ئەوەیەت کە ئەوە نیە لە ئاوێنەیە سەیری خۆت بکەیتەوە و عەزەڵاتی خۆت پیشان بیت و پۆز لێبێ ئەوە لەو کاتەیە you're making muscles at yourself. ئەم دوانە زۆر بەزمن ئەگەر سەیری ئەنیمێشنەکەش بکەن قەت ڕێ ناکەون بەیەکەوە دایم شەڕیانە بەو نۆعە. واتە ئاگادار بە. Go left. Go left. بۆ لای چەپ بڕۆ. You call that left? You call that left? You call that left? واتە بۆ ئەڵەی چەپ دیسان هەم گاڵتەی پێکاتەوە. اینجا ساکەش خواڵ ناگرێت جۆن جا بێتەوە لێ. You don't like my steering? Well, maybe you should have waterbended us out of the ice. You don't like my steering? Well, maybe you should have waterbended us out of the ice. You don't like my steering? Maybe you should have waterbended us out of the ice. واتە بە پێچکردنەوەکەم ڕازی نیت؟ Steering واتە پێچکردنەوە. اینجا ئەڵێت maybe you should have waterbended us out of the ice. وابزانمە بۆیە waterbend بکردینایە بۆ دەرەوەی سەهۆڵەکە. waterbend وەگوتمان ئەو هونەرەیە کە waterbending وەگوتمان ئەو هونەرەیە کە کەتارا شارەزایەتی و دیارە لێرەیە دیسان ئەم گاڵتەی پێکاتەوە. So it's my fault. So it's my fault. So it's my fault. واتە کەوایە هەڵەی منە. I knew I should have left you home. I knew I should have left you home. I knew I should have left you home. ئەمزانی کە ئەبوایە لە ماڵەوە بەجێ بهێڵم. Leave it to a girl to screw things up. Leave it to a girl to screw things up. Leave it to a girl to screw things up. واتە بۆ کچێکی بەجێ بهێڵ بۆ شتەکان تێک بات. لێرە ئەمەبەستیەوەیە کە ئەگەر بۆ کچێکی بەجێ بهێڵیت هەموو شتێک تێکەهات. اینجا با بزانین کە تارا لێچی. You are the most sexist, immature, nut-brained. کەتارا بە تووڕێەوە ئەڵێت You are the most sexist, immature, nut-brained. You are the most sexist, immature, nut-brained. واتە تۆ سێکسستترین و ناکامڵترین و گەمژەترین کەسیت. سێکسست واتە کەسێک کە بەهۆی ڕەگەزی کەسێکی ترەوە بڕیاری لەسەر بات. دیارە لێرەیە ئەم لەبەرەوەی کەتارا کچە پێی ئەڵێت کە تۆ شتەکان تێکەیت. واتە سێکسست کەسێکەکە بەهۆی ڕەگەزی کەسێکی ترەوە ڕەخنەی لێ بگرێت. اینجا immature واتە ناکامڵ و nut-brain واتە گەمژە. I'm embarrassed to be related to you. I am embarrassed to be related to you. واتە من شەرمەکەم کە لە تۆ نزیکم. مەبەستەوەیە کە من شەرمەکەم کە خزمی تۆ. related واتە نزیکم لە کە مەبەست لە نزیکی لە ڕووی خزمایەتیەوەیە. Ever since Mom died, I've been doing all the work around camp while you've been off playing soldier. Ever since Mom died, I've been doing all the work around camp while you've been off playing soldier. واتە لەو کاتەوەی کە دایکمان مردووە من هەموو ئیشەکانی کەمپەکە ئەکەم لە کاتێکا تۆ ڕۆشتوویت و یاریت سەربازیت کردووە. soldier بە مانای سەرباز دێت. playing soldier واتە ڕۆڵی سەربازی ببینیت کە مەبەستەوەیە کە بەگاڵتەوە خۆ بکەی بە سەرباز و ئەو یاریە بکەیت. Katara? I even wash all the clothes. I even wash all the clothes. I even wash all the clothes. واتە من تەنانەت هەموو جلەکانی شەشۆم. Have you ever smelled your dirty socks? Let me tell you, not pleasant. Have you ever smelled your dirty socks? Let me tell you, it's not pleasant. واتە قەت بۆنی گۆرەویە پیسەکانە کردووە؟ Let me tell you, با پێت بڵێم. Not pleasant. بۆنی خۆش نییە. Katara, settle down! Katara, settle down. Katara, settle down. واتە Katara, هێور بەرەوە. Settle down واتە هێور بەرەوە. No, that's it. I'm done helping you. No, that's it. I'm done helping you. No, that's it. I'm done helping you. واتە تاو. That's it. واتە تاو ئەمە کۆتاییەکەیەتی. I'm done helping you.
من تەواو بووم لە یارمەتیدانی تۆ واتە تەواو تااقەتم چووە لە یارمەتیدانی تۆ. From now on, you're on your own! You are on your own. You are on your own. واتە تەواو تۆ بە تەنهایت ئەبێ خۆت شتەکانی خۆت بکەیت. You are on your own ئەو مانایی هەیە. Okay, you've gone from weird to freakish, Katara. Okay, you've gone from weird to freakish, Katara. You've gone from weird to freakish, Katara. واتە تۆ لە نامۆ بوویت بە زۆر نامۆ. Freakish واتە زۆر نامۆ شتێکی زۆر نامۆ بێت ئەوە پێوترێت freakish. You mean I did that? You mean I did that? You mean I did that? مەبەست ئەوەیە کە من ئەوەم کرد؟ Yep. Congratulations. Yep, congratulations. Yep, congratulations. واتە بەڵێ پیرۆزە. Yep شێوازێکی ناڕەسمی یەسە. واتە بە هەمان شێو بە مانای یەس دێت بەڵام ئەم ناڕەسمیە. بەم شێوەیە ڤیدیۆنەمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەنە بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیسلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.